بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی کارنامە و ساڵنامەیەکی بۆ ئەم ساڵی خوێندن ئامادە کردووە کە دوو پلانی 26 خاڵی لەخۆ گرتووە. پلانێکیان گشتگیرە بۆ سەرجەم هەرێمی کوردستان کە پێویستی بە هاوکاری پارێزگاکانی هەولێر و دۆک هەیە. لە ئەگەری جێبەجێ نەکردنی وەک بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت ئەوە پلانی بی کە تایبەتە بەو ناوچانەی بایکۆتی داکراوە بە ڕەزامەندی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم جێبەجێ دەکرێت کە بەپێی پلانەکان پرۆسەی خوێندن دەخاتە سەر ڕێچکەی خۆی. پلانمان داناوە کە یەکیان پلانی ئەیPLN و هەموو هەرێمی کوردستانە واتە ئەبێ لەم پلانی تۆزێک پارێزگای هەولێر و دۆک هاوکارمان بۆی تاقیکردنەوەکانمان بە یەک دەست و بە یەک جۆر بێ و ئەو کاتەش سوودی هەردوو لای تیا بێ و هیچ کەم و کورتی و کێشە و گرفتێکیش نابێت بۆ مەسەلەی ئالێتیەوەی ئەم پرسیارە سووکە ئەم پرسیارە قورسە و ئەمەوامان کردووە هەم خوێندنەکەمان ئاسایی بێ و پرۆگرامەکانمان دەستکاری ناکرێەوە ئاستی خوێندنی قوتابی خوێندکارەکانیشمان ئاساییە بێتەوە. پلانی بیمان تایبەتە بە پارێزگای سلێمانی ئەگەر هاتوو بۆ تاقیکردنەوەی وزاری وا نەکرا کە ئێمە کەم تا زۆر هەندێک لە تاقیکردنەوەکانیان دواخێنیان هەندێک لە پرۆگرامەکان کەمکەینەوە ئەوە خاصە بە پارێزگای سلێمانی. ئەتوانم بڵێم ئەشکالێک بێ و دەسەڵاتی ئەمەیان نەبێ لەم قۆناغەیە تاقیکردنەوەکانی پۆلی نۆیە کاویش پرسیارەکان لە سەلاحەتی خۆمانایە بەڵام پرۆگرام ناکرێکم بخوێندێ بەڵام پۆلی 12 لەو کێشانەی کە تۆ خۆت زانی قوڵ مرکزیە و دەرەنجامەکان تەسیراتەکاتە سەر ئاستی خوێندن و ئاستی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران و ئەوەش بەرهەمی ئەو چەند ساڵێک کە قوتابی خوێندکارێک ئەخوێنێ. ساڵنامەکەی پەروەردەی سلێمانی لەلایەن سەرپەرشتیاران و پسپۆران و پەروەردەکارانەوە دانراوە بە شێوەیەکە کە خوێندکار 6 ڕۆژ لە هەفتەیەکدا داوام دەکات و مامۆستایانیش لەلایەن بەڕێوەبەری خوێندنگاکانەوە هاوکاری دەکرێن بۆ وەرگرتنی بشوو. سەرپەرشتیاران دڵنیایی دەدەنە خوێندکاران کە بێ فەوتانیوانەکانیان کۆتایی بە ساڵی خوێندن دەهێن و هیچ فشارێکیش نە لەسەر مامۆسا نە لەسەر خوێندکار دروست نابێت و مامۆستایانیش دەڕێ ئەو ڕێنمایەنەوە کە پێیان دەدرێت دەتوانن وانەکانیان بڵێنەوە. بۆ بەرنمێکی باشمان داناوە کە یەک تەلەبە زەرمەند نابێت لەم بەرنمەیە و هەموو تەلەبێ ئەتوانێت زۆر بە ئاسانی تاقیکردنەوەی خۆی ئەنجام بە بەنسبەتی مامۆستایانە بەڕێوەبەری خوێندنگاکە ئەو بەرپرسە لە دانانی خشتەی وانەکان بە مەرجێک هاوکاری مامۆستایان بکە بەڵام بە مەرجێ وا بکە کە تەواو منهەجەکە تەواو بکرێ. بەنسبەتی پشۆکانەوە ئێمە پشۆکانمان لە بەرنامەیە کە لەگەڵ کاک دڵشاد و هەموو بەڕێوەبەری پەروەردەکان و سەربەرشیانە داناوە پشۆکانمان کەم کردوێتەوە تەنها پشووی بەهارە نەبێ کاویشینی نەورۆزە 22 هەم کردومانە بە پشووی بەهارە هەم کردومانە بە پشووی لەناو ئەو پرۆژەیە ئاماژە بەو خاڵە گرنگە کراوە کە مامۆستا شێوازی وانەوتنەوەی چۆن بێ لە پۆلا و ڕێنمایی تەواو دابەزێ بۆ مامۆستا کە بتوانێت وانەکانی خۆی لەو ماوەی کە دادیانراوە چەند ڕۆژێک لە وەرزی یەکەم و چەند ڕۆژێک لە وەرزی دووهەمایە کە ئەمانە بتوانین تێپەڕێنین و بتوانین ئەم ساڵ بە جۆرێکی وابێ کە کاریگەری نەرێنی لەسەر دەرونی خوێندکار لەسەر ئاسی زانستی خوێندکار کەمکەینەوە. دوای مشتوم بڕێکی زۆر و دەستکاریکردن و ڕێخستنەوەی خاڵەکان ساڵنامەکە نێردراوە بۆ وەزارەتی پەروەردە و پەروەردەی سلێمانیش لە چاوەڕوانی وەڵامی وەزارەتدایە بۆ هەریەک لەو پلانانەی کە تێدایە و چاڕوان دەکرێت لە ناوەڕاستی هەفتەی داهاتوودا دوای وەرگرتنی ڕەزامەندی ساڵنامەکە گشتاندنی پێ بکرێت بۆ سەرجەم بەڕێوەبەرەتیەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەوەی پرۆسەی خوێندن بکەوێتە سەر ڕێچکەی ئاسایی خۆی. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.